جەژنی پیرۆزی ڕەمەزانە کوچە و کۆڵان پڕیەتی لەو موسڵمانانەی کەوا یەک مانگ خەریکی عیبادەت و خوداپەرستی بوون. هاوڵاتیان دەستە دەستا بۆ سەردانیکردنی خزم و دۆست و خۆشەویستانیان گەڕەک و کوچە و کۆڵانەکان دەکەن تاکو و گەردن ئازایی لە یەکتر بکەن. زۆر جیاوازە لەگەڵ ساڵانی ڕابردوو زۆر جیاواز بووم. ئێستا ئەمن بەخۆم پێڕان نەگەیشتم کە لێ دەبخەیت دۆخەر لە خەڵکی بکەم، ینی هەر پێم کراوە بەخێرە بێن و دانیشە و حەستە و لە ئەوچەکەی پڕ بووە لە سەعات هەشتەوە هەتا ئێستا ئەمگو هاتین ئێستا کەم بووە. مزگەوتیش ماشەڵڵا زۆر جیاواز بوو، ینی ژووری مزگەوت قاتی سەرێ مزگەوت دەرێ کۆڵانێ جێڕایە خراپ لە بۆ نێژی جەژن، ینی کۆڵانیش پڕ بووە. ئەوەندە خەڵکەکی زۆر بوو، خەڵکەکە هەمیان دانگۆ شتی وامان نەبینیوە کە خەڵک ئەوەندە لە نێژی جەژنە ئامادە بێ قەت نەماندینە هیچ ساڵێکی ئەوەندە لە مزگەوتی ئامادە. جژنە پیرۆزەی لە هەموو موسڵمانان دەکەین بە تایبەت دوو گوندەکەی خۆمان. وەڵی جژنەی گوندی جوایەزە لەگە جژنەکانی دیکە، لەبەوەی گوندی سوبحان الله خەڵک بەعام سەردان یەکدری دەکا. بەس ئی شاری ئێستا بڕۆ شاری خەڵک بە زۆری نووسیە، بەس ئی گوندی وانە الحەمدولله، بەس خەڵکەشی زۆر لێرانە برایەتێکەیە لێرە الحەمدولله. قەدیم و ئەو خەڵکە هەموو لەگە یەکدی وەکو برا بووە، یەک مارین ئەمە لەو گوندی هەموو وەکو برا لەگە یەکدی دەژن. بۆ جەژنە پیرۆزە چین و توێژە جیاوازەکان بە تایبەت منداڵان بەجلی پۆشتە و دەم بە خەندەوە دەبینرێن. وەک چۆن نوێشکردن پەیوەندی نێوان خودا و بەندەکان بەهێز دەکات، سەردان و هاموشۆکردنی یەکتریش بەو شێوەیە پەیوەندی دۆستایەتی نێوان مرۆڤەکان بەهێز دەکات. وڵا بەخۆ گرنگی ئینسانی مسلمان لەوەیە چۆن عیلاقە و پەیوەندی لەگەڵ خوادا بەهێز و بەقووەتە، ئاواش عیلاقە و پەیوەندی لەگەڵ خەڵقی خواشدا بەهێز و بەقووەت بی، چکە لەگەڵ خوا پەیوەندی بە عیبادەت پەیوەست دەبی و لەگەڵ خەڵکی دیکرد لە دنیا بە هاموشۆ و بە ئەخلاق و ڕەوشی جوان، چکە ئەوە معلومەکەوە ئەخلاق و ڕەوشی جوان یەکە لە نیشانەکان کەوا پێغەمبەری خوا دەفەرمێ وخالق الناس بخلق حسن، بە خوڕەوشی جوان لەگەڵ خەڵکی دابجوولێنەوە. بەڕاستی ئێستا مسلمانان ئەو جژنانە و ئەو سەردانیان ناو کاڵبیتوە بۆچی قەدیم نمایە، لازمە ینی براگەورەی گوندی لە جێژ دانیشی خەرکە هەموو سەردانی بکەوە ئاموشۆی بکە خەرک پێکەوە هەموو دەست لە ناو دەست تەبایی بن، یەک ڕێز و یەک هەڵوێز بن لە ناو مسلمانان. بەڕاستی مسلمانان بۆ مسلمانن یەکگەرن کە تەبا بن هەموو هاتوو یەکدری بکەن. لە ئیسلامدا خوددا دوو جەژنی بە مسلمانان بەخشیوە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. جەژنی ڕەمەزانیش دوای یەک مانگ لە پەرستش دێت کەوا مسلمان خۆی یەکلا کردوتەوە بە خوداپەرستی و قورئان خوێندن و نوێشکردن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.